ئەبێت بەپێی ژماری دانیشتوان و چڕی دانیشتوان نەخۆشخانە و بنکەی تەندروستی و شوێنی فریاکەوتنی خێرا بکرێتەوە بەپێی چڕی دانیشتوان و بەپێی ژماری دانیشتوانی ستاندارد ئەبێ بودجەیەک کەمتر نەبێت بەپێی ستاندارد نێودەوڵەتیەکان لایەنی کەمی خۆی 15 لە سەدا 10 داهات کەمتر نەبێت کە تەرخان بکرێت بۆ کەتی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستی دەست بکرێتەوە بەپێی پێویست نەک ئێستاکێکە لە تایبەتە زانکۆ و پەیمانگایەکی زۆر کراوەتەوە دواتریش دەرسۆکانی بەداخەوە بێکار و بێکاریگەرن بە پێی پێویست ئەو پەیمانگا و کۆلێژانە خەڵک وەرگرن و دەرچوەکان بە ستانداردێکی نێودەوڵەتی بە ئاسێکی بەرزی زانستیەوە بنێرێتە کەرتی تەندروستی بۆ خزمەت